سڵاوی خۆی گەورە لە قوتابیانی عەزیزی من لە هەر شوێنێکی کوردستانە قوتابیانی قەدرگران دەزانم ماندوون بۆی خوێندنەوە بەڵام لە هەموو کاتێکدا لەبیرت بێ مامۆستایەک هەیە لە خەمتدایە و هاوکارت دەبێت. قوتابیانی عەزیزی من لەوڕۆ وانەیەشکەمان هەیە لە کەتی سەید و یاسای دوو نیوتن لە جوڵەی بەخول داینامیکی خولانەوە کە بابەتێکی زۆر گرنگە ساڵانە پرسیاری خۆی لێ دێتەوە. لە بابەتەکەماندا باز لە چ دەکەین؟ باز یاسای دوو نیوتن دەکەین. لە جوڵەی بەخول چۆنە؟ چۆن بەش بە شازێک دەم یاسای دوو نیوتن لە جوڵەی بەخول و پاشانش باسەوە دەکەین یاسای دوو نیوتن لە جوڵەی بەخول لە جوڵەی بێهۆڵ و بەسوور کە پێشتر باسمان کردووە چۆنی دەردەبدرێت و چۆن پرسیاری حسابی پێشکار دەکەین و پاشانش پرسیاری وزاری شکار دەکەین ئینشاءالله لەگەڵمان قوتابیان عەزیز. یاسای دوو نیوتن لە کاپۆلی 11 خوێندووتە با جوڵەی بەهێڵ بۆ شێوازە دەردەبڕی بابا. باشە ئەو یاسای دوو نیوتن بکوڕی منها F یەکسانە بە A ئەوە پێی دەڵێن تاودان عەدی ئەوە پارستای عەدی ئەوە هێز. باشە کاشی من ئێستا ئەگە بێتە سەر جوڵەی بەسوور لە جوڵەی بەسوور دەڵێن FC یەکسانە بە MS ئەو یاسای دوو نیوتن لە جوڵەی بەسوور. لە جوڵەی بەخول زەبر یەکسانە بە I ئەلفا. باشە ئەو یاسای دوو نیوتنە لە جوڵەی بەخول. باشە وەردەزدانن ئەتۆ ئەوە هێمای چیە زەبرە ئەوەیان زەبر باڕنەگۆڕەوەشیان چەند گۆشە تاودانە. بەپێ ئەو یاسایەدا ئەمە دەتوانین بۆ شازش بنووسین کاتی من دەتوانین یاسایەکە بۆ شازش بنووسی I یەکسانە بەچی بە AT بەسەر R بۆ شازش یانیش دەتوانی بۆ شازش بنووسی بابا زەبر یەکسانە بە I دڵتا ئۆمێگا بەسەر دڵتا T بۆ شازە یعنی ئەتۆ بەسەر شاز دەتوانی بنووسی. بەپێی ئەو هاوکێشە یاسای دوو نیوتن جوڵەی بەخولدا زەبر پەیوەندیی ڕاستەوانی هەیە لەگەڵ گۆشە خێرایی. باشە و زەبر پەیوەندیی ڕاستەوانی هەیە لەگەڵ لێکەوتە تاودانیش و دەکرێت ئێمە کاتێک کە لە یاسای دوو نیوتن جوڵەی بەخول بکوڵینەوە زەبری باڕنەگۆڕینیش فەرامۆش نەکەین یعنی دەبێت زەبری باڕنەگۆڕ حسابی بۆ بکەین. باش بکەم جا بۆیە دەڵێن چی دەڵێن ئاراستەی زەبر و گۆشە خێرایی بەپێی تێبینیەکان ئەو تێبینیانە زۆر گرنگن ئاگادار بە دەڵێن ئاراستەی زەبر و گۆشە تاودان وەکو یەکن یەک ئاراستە. یعنی چی ئەو قسەیە؟ واتە ئەگەر ئەمە زەبرمان هەبوو کە پێشتر خوێندمان زەبرگە بە ئاراستی میلی کاژمێر بێت سالبە بە پێچوانە بێت چیە موجەبە گۆشە تاودانش هەمان حسابی بۆ دەکەین وەکو نیشانە. باشە ئەگە بە ئاراستی میلی کاژمێر بەوە سالب پێچوانەشیان چیە نیشانەکە دەبێتە موجەب. ئەگە بەرئەنجامی زەبر بکاتە سەفر ئەو تێبینی چکەیە بەرئەنجامی زەبر ئاگادارەکە دەڵێن بەرئەنجامی زەبر واتە زیاتر لە زەبرێک ئەو گۆشە تاودانش دەکات سەفر و تەنگ بە گۆشە خێرایەکی نەگۆڕ دەخولێتەوەتە ئۆمێگایەکەت نەگۆڕە. باشە چ کاتێک ئەگە بەرئەنجامی زەبرەکە بکاتە چی سەفر لەبەر هاوسەنجی لەباری هاوسەنجی بە خولانەوەدایە. دەبانم پێشتر باسیمان کرد ماگە گۆشە خێرایی تەنێک نەگۆڕ بێ ئەو تەن لەباری هاوسەنجی چیە بەخولە. ئەگەر وەستاویش بێ بە وەستاوی دەمێنێتەوە تەن لەباری هاوسەنگی دەبێت دەقی پێشتر باسمان کردووە ئەگە گۆشە خێرایەکە چ بێت گۆشە خێرایی و خێرایی بەهێڵی چ بێت نەگۆڕ بێت هاوسەنگی تەواو مەقسەدمان. باشە خێرایی و گۆشە خێرایی نەگۆڕ بێ هاوسەنجی چیە تەواوە. ئەگە بەتەنها گۆشە خێرایی نەگۆڕ بێ و هاوسەنجی بەخولە. دژە زەبر چیە هەر بەنای خۆیەتی واتە دژی زەبر. باشە ئەو زەبرێک کە دەبێتە هۆی هێواشبوونەوەی تەن لە کاتی جوڵەکەیدا وەکو برێکی سارە برێکی سارە ئەوە دژە زەبر سالبە هەمیشە ئاڕستەکەشی پێچوانی زەبرە و زۆر جار لێخشاندنی زەبر دروست دەکات بۆ چونکەدایم هێزی لێخشاندن کاری بەرهەڵستی جوڵەی تەنەوەیە. جا بۆیە دەڵێن چیە دەکرێت زۆر جاران بە دژە زەبر حسابی بکەین. پرسیاری حسابی ئەوە بڵێن پرسیاری وزاری کە هات بێتەوە لە بابەتە دەیاننووسیمانە دەڵێ بە گوێرەی یاسای دوو نیوتن لە جوڵەی چی بەخول ئاگادار بە ڕەکسە خۆی پێدا نەدەی بیخوێنەوە بی نەکبەر ئەتە بۆ نایخوێنێ دائما پرسیاری بخوێنەوە دەهیوایە دەڵێ مامۆستا وەڵڵاهی دەمزانی بەس ئەگە ئەحمەد تەماشام کردەوە بۆ نایخوێنیەوە چی ڕاوێ ناوی کاکە دەبی خوێنەوە چاوەکەم دەڵێ چی دەڵێ یاسای دوو نیوتن لە جوڵەی بەخول کە گۆشە تاودانێکی گۆشە تاودانی تەنێک ڕاستەوانە هاوڕێژە دەبێت لەگەڵ چێ بە پیاسەی دوو نیوتن لە جوڵەی بەخول گۆشە تاودانەکە چێ ڕاستەوانەیە. دەڵێن مامۆستا لەگە زەبری باڕنەگۆڕین نەخێر لەگە بەرئەنجامی زەبری سەپێنراو بەڵێ لەگەڵ زەبرەکەی تازە باسمان کرد کوتمان زەبر لەگەڵ گۆشە تاودان پەیوەندیکی چیان هەیە ڕاستەوانە. بابا ئێستا دێن قوتابیانی عەزیز بزانین چۆن پرسیاری حسابیشی کار دەکرێت چونکەوە ساڵانە پرسیار دێتەوە ئاگادار بن ما وەک هەموو جارێکەتان دەڵێم هەوڵم داوە پرسیارەکان بە بۆشی بێڵمەوە
تاوەکو ئەوە لەناو مەرزەمەکەی کرد لەکن توی قوتابی ئازیزە پرسیارەکان هەنا بەساوە پرسیارەکەمان هەیە ماشاکەن بەڵام ئەمن وەڵامەکەم شاردۆتەوە تاوەکو توی قوتابی ئازیز بتوانی بزانی چۆنش پرسیار شکار دەکرێت بۆی وەڵامەکانی پێش چاودان جۆجاران فێڵ لە خۆت دەکەی تەماشای دەکەی جا بۆیە توی ئازیز دەتوانین ئێستا بینەربی و پرسیارەکانیش شێوازێکی زۆر تێگەیشتوانە بزانین یاریزانێک تیرێک بە ئاراسی تابلۆک داهێژ ئەوش بە خولانەی باسکی بەدەوری ئەنشک لە بازنێکی شاوڵی کە 0.26 مەترە زەبری باڕنەگۆڕی و باسکی تیر بە دەوری تەور خولان درێژی باسەکەی 0.26 بوو یعنی ئەمە درێژی باسکمان هەیە 0.26 مەترە زەبری باڕنەگۆڕی نیشی داوە ئەوەی بابە چەندە 0.75 کیلۆگرام مەتر دووجە باشە لێکەکەی بزانە باشە ئەگەر لێکەوتە تاودانی تیرەکە لە کاتی دەرچوونی لێکەوتە تاودانیشی داوە کوڕی من لێکەوتە تاودان چەندە 45 مەتر بەسەر چرکە تواندویە ئەوە بەرئەنجامی ئەو زەبرانی کە کار لە باسکی تیرەکە دەکەن دەکاتە چەند یعنی ئەتو داوکرای پرسیارەکە چێ بابە داوەکرای پرسیار بەرئەنجامی زەبرە مۆرگۆزەوە کوڕی من چۆن پرسیارەکەشی کار بکەین ئاگادارە لێرە ئەو دیە دەوری ئاڕش دەبینێ باشە کوڕی من کەواتە دەڵێن بەرئەنجامی زەبر دەکاتە زەبر جارانی چی ئەیتی بەسەر ئاڕ ڕێگای ئاسان بۆ حەلەکەم کوڕ ئەگە بەرئەنجامی زەبر دۆزین زەی باڕنەگۆڕەکە بەخۆی داوێتی چەندە بابە 0.75 جارە ئەیتیەکەمان چەندە ئەیتیەکەمان 45 دابەشی 0.26 باشە دابەشی دەکەی و جارانی دەکەی حاسیبی بەکاردێنین ئەگە حاسیبەکەی بەکاربێنین دەڵێن چی 45 کاک ئیش ناکە شتیوا دیوە کاکە ئیشکە ئیش چاوەکەم ئیشکە بۆ ئیش ناکەی ورد بەرز بێ پرسیار ئاسانە ئەوەی نایزانێ بابێتە ئێرانە زانە بوو مەشاعیریش کاکە دەڵێ چی 45 دابەشی 0.26 دەکات چەند 173.7 جارانی 0.75 بکە دەکات چەند دەکاتە 29.8 کاتە بەرئەنجامی زەبر دەکاتە 29.8 نیوتن مەتر ئاگادار بن بابە قوتابیانی ئەزیز ئەوە بەرئەنجامی زەبرمان لێرە دۆزیۆ 29.9 نیوتن مەتر لێنە سەر پرسیاری چیکە هەر لە پرسیارەکان ئەویش پرسیاری ڕاهێنانی کتێب لاپەڕە 45 ڕاهێنانی دوی جیم پرسیارەکە دەڵێسی دەڵا ڕاوڕەوەیەکی گۆزە دروستکەرێک باشە ڕاوڕێکی گۆزە دروستکەرێک بە ئاراستەی تابلۆیەک داهاوژێ ئەوەش بە خولانەی باسکی بە دەوری ئانشک لە بازنێکی شاوڵی تازە پرسیارەمان باس کرد کاکەوەمە باس کرد لێنە سەر ڕاهێنانەکە ڕاهێنان باشە کاکە دەڵا ڕاوڕەوەی گۆزە دروستکەرێک لە شێوەی پەپکدا کە نیوەتیرەکەی ئەوەندەیە ئەوە نیوەتیرە بارستایەکەشی ئەوەندەیە باش بە دەوری تەورەیەکدا دەخولێتەوە کە گۆشە خێرایەکی ئەوەندەیە ئەوە گۆشە خێرایی وەستایەکە دەتوانێت ڕەوڕەوەکە بوەستێنێت کە دەڵێ بیوەستێنێت یعنی ئۆمێگا فاینال سفرە بۆ ئەوەش پاچە قوڕێک بە لێواری ڕەوڕەوەکەیەوە دەنووسێنێت بۆ ماوەی چەند 6 سێکەند ئەوە کاتە یعنی ئەتۆ دراوەکان چ تێ بابە تاشا ئەمە دراوەکان لە لایەکی دەنووسین ئینجا پرسیارەکان شکار دەکەن بابە باشە تاشا دراو ئەوەی کە دراوە چی دراوە نیوەتیرەمان هەیە نیوەتیرەمان چەندە بابە 0.5 مەتر بارستایمان هەیە بارستایەکەمان چەندە 100 کیلۆگرامە باش و دوای گۆشە خێرایی تەیە گۆشە خێرایشمان هەیە چەندە 50 ڕیف بەسەر مینیتە 50 ڕیف بەسەر مینیت کاتشی داوە دەڵێ لە وەستاکە توانە ڕەوەکە بوەستێنێت ئەوە گۆشە خێرایی سەرەتایە و گۆشە خێرایی کۆتاشمان دەکاتە سەفر ماوەی کاتەکەشمان 6 سێکەندە 6 سێکەند داواکرای پرسیارەکەی چییە دەڵێ گۆشە تاودانی ڕەوەکە دۆزۆ ئەلفا ئەوە یەک ئەو زەبرە چەندە کە وەستاکە دیخاتە سەر ڕەوەکە یعنی زەبریشمان دێت بەزاگەدار بە لەبەر ئەوەی لێرە دەڵێ بوەستێت دەبێت زەبرەکەت بە سالب دەبێت باشە کوڕی من کە زەبر سالب دەچێت بە گۆشە تاودانیش سالب بچێت
ئەتوێتی چۆنیان هەیە ڕاستانە هۆکارەکەشی بۆ چ دەگەڕێتەوە چونکە تۆ لە کۆتاییدا گۆشەخێرای کۆتایی سەفر قڕینە وایە ئێستا دێن گۆشە تاودان بدۆزینەوە گۆشە تاودان ئەگە بدۆزینەوە دەڵێن گۆڕانی گۆشە خێرایی لە یەکەی کاتە گۆشە تاودان دەکاتە گۆشە خێرایی کۆتاکەم گۆشە خێرایی سەرەتا بەسەر کات باشە گۆشە خێرایی کۆتامان سەفرە ئەدی گۆشە خێرایی سەرەتامان چەندە بابە گۆشە خێرایی سەرەتامان ئاگدار بە 50 بەس ئاگدار ها ڕید بەسەر منێت ئەتۆ نابێ بچی داهێنانم بۆ بکەی ڕێک 50کە لێرە بنووسیەوە نا کوڕی من دەبێ بیکە ڕاد بەسەر سێکەن باشە چۆن دیکە ڕاد بەسەر سێکەن 50 جارانی دوو شیفت پای دەکەی دا بەشی چەند دەکەم 60 باشە ئەنجامدا دەکات 5.20 ئۆمێگا ئینیشال دەکات چەند کوڕی من دەکاتە 5.24 با بڵێ 5.24 ڕاد بەسەر چی سێکەن لێرە 5.24 دەنووسی کاتەکەشە 6 دا بەشی شەشی بکە دەکات چەند گۆشە تاودان دەکاتە سالب 0.872 بەچی ڕاد بەسەر سێکەن عەزیز تێگەیشتی ها 0.872 ڕاد بەسەر چی سێکەند دووجا ئەی ئافرێم دەمزانی دەڵێ سێکەند دووجا وانە بەس دەنگت نەدەگەیشتە ئێرە ڕاد بەسەر سێکەند دووجا باشە قوتابیان عەزیز ئێستا دێنە لاقی دێنە خاڵی با یاخود لەقی با ئەو جارێ زەبری بێ باشە ئەگە زەبر دۆزمەوە باشە ئەگە زەبر دۆزینەوە چۆن پرسیارەکە شاردوومانەوە ئیوا بەدەر دەکەوێت ئەگە ئەوی ڕشکینەوە بەڵام هەر کێشەی نییە یاڵا کاکە دێنە سەر لەقی با بزانین لەقی با پرسیارەکە دەڵێت چی دەڵێ زەبرم بۆ دۆزۆ زەبر باشە ئەگە زەبر دۆزینەوە دەڵێن یاساکەمان چی مامۆستا ئای ئەلفا باشە مامۆستا ئەدی مەقسەدی ئەوە زەبرشی یاسایش کەشمان هەیە ئەم کوو بزانم ئەوەی بەکار ناهێنم ئەوەی بەکار ناهێنم FD ساینسیەتە ئەی ئافرین سارێکی زۆر جوانە کرد دەستت خۆش بێ مەترسە لە پرسیارکردن مەترسە باشە ئەوە کاتێک بەکاربین ئەگە هێز هەبا لێرە هێست هەیە کاتە ئەو لۆمارێ نابی کاتە دەڵێن زەبر یەکسانە ئەو زەبری بارنۆگۆڕینەمان نییە کوڕی من بەڵام لە پرسیارەکە دەڵێسی دەڵێن ڕەوڕەوە ئاگادار بە ڕەوڕەوە زەبری بارنۆگۆڕین ڕەوەی چییە دەکاتی 1/2 MR تان لەجێ ئەو ئایەی دەنووسی چی 1/2 MR تان کانی داخەوە جارە گۆشە تاودان وەردراوەکان هەموو دانێەوە ڕێگوڵامەکە بۆ دەرەچێت 1/2 جاران پارستایەکە چەندە 100 دەنووسی 100 جارە ئەدی ئارەکەت کە نیوەتیرەیە چەندە 0.5 لێرە 0.5 توانی 2 جاران گۆشە تاودانە چەندە تو سالب 0.872 سالب 0.872 وەرە هەر هەموو جارانکە دەڵێن چی دەڵێ 0.5 جاران 100 جاران 0.5 توانی 2 جاران 0.872 هەن بە سالب دەدەچێت لە ئەنجامدا زەبرەکەمان بەرەنجامی زەبرەکەمان دەکات سالب 11 نیوتن مەتر لە پرسیاری دەڵێ ئەو زەبرە دۆزەوە زەبرە چەندە زەبرەکە دەکات سالب 11 نیوتن مەتر تابێن ئەزیز بۆ شوێت بایم پرسیارەکە شیکە بکەین ئەگە بینە سەر پرسیاری چکە لە پرسیاری دوو هەر لە ڕاهێنانەکە دەڵێت تایە پاسکلێک کە نیوەتیرەکەی ئەوەندەیە ئەو نیوەتیرەی داوە و بارستایشی داوە و گۆشە خێرایشی داوە باشە دەڵێ ئەو زەبرە چەندە زەبری دەوێت لێرە پرسیارەکە داواکراوی زەبرە لە ماوەی چەند لە ماوەی 2 سێکەند ئەم دراوەکان تێپەس داتەنێ بەس ئاگادار بن دەخێنەوە کەوانەی بۆی غەڵەت نەکەیت لە پرسیارەکەش دەڵێت چی بۆ وەستانی تایەکە لە خولانەوە کە دەڵێ وەستان تایەکە لە خولانەوەتە ئۆمێگا فاینەڵ چێ سەفرە پرسیارەکە فکرەکەی دووبارەیە بۆیە وەڵامەکە بلانە بۆ دووەچە دادەنێەوە بەڵام ئاگادار بە لێرە شێوەی تەنەکەمان چێە پایە پایە حسابی زەوری بارنۆگۆڕەکەی دەکاتی دەکاتە MR تان دووبارە باشە دادەنێتەوە پرسیاری 21 کە پرسیارەکە لە بزاری شاتۆتەوە پرسیاری 21 دەڵێ دوو لولەک هەمان نیوەتیریان هەیە لەسەر لێژەی خولۆر دەبنەوە بێ خلیسکان بارستای لولەکی یەکەم دوو ئەوەندەی بارستای لولەکی دووەمە بڕی ئەو زەبرە چەندە کە کار دەکاتە سەر لولەکی یەکەم بابە ئاتۆ دەڵێ چی دەڵێ زەبر ڕاستانەیە لەگە بارستای واتە بارستای زیاد بێ زەبریش زیاد دەکات لەبەر ئەوەی بارستای یەکەم
بارستایی یەکەم گەورەترە لە بارستایی دووەم کاتە زەبری یەکەمیش گەورەترە لە زەبری چەندە بە چەند گەورەترە بەو ژمارەی کە داوێتی لە پرسیارەکە دەڵێ بە چەند گەورەترە بە دوو ئەوەندە دوو ئەوەندە کاتە زەبرەکەشی گەورەترە بە چەند بە دوو هێندە هەر ئەوەندە وکردنەوەی ئاسان وەرەکەن من هەرە من نا مامۆستای کەشەیە عنی بەجددی بەڵام بەڕاستی خەمخۆریتە لە من بەخوای قوتابیانی ئەزیز هەمیشە ئاواتم ئەوەیە قوتابیەک لەسەر دەستی من بکات بە ئاوانتی خۆی چونکە زۆر مهمە عنی تۆ هاوکاری یەکێک بی بێ بەرامبەر خۆبەخشانە بەس تەنها لە پێنە خوای ڕازەبوونی خوای گەورە ڕازەمەندی خوای گەورە ئەو قوتابیە بتوانێت بگا بە ئامانجی خۆ پاداشتێکی زۆر گەورەیە ئاگادار بەم کەسێک ناتوانێت ئەو شتێ بکات باشە با بکەم ئینشەڵڵا خوای گەورەی تێدا بێ هەتا خوای گەورە و کاتی هێزیمان هەبێ قسمەتتان دەکەن ئینشەڵڵا ساری 22 دەرولەیەکی پتە ڕێک بارستاییەکەی 30 کیلۆگرامە ئەو بارستاییەتی ئەوەشە نیوەتیرێتی ئەگە گۆشە تاودان و لەکەکە بە دەوری تەورەکەی ئەو گۆشە تاودانە زەبری کاریگەری بێ زەبر نفسی شت بەس ئەتە لێرەکان ئاگادار بە دەتوان ڕاستە خۆش ئا بخۆ بنووسی نووسی 1/2 m r2 ئەلف یانە ڕێک دەتوان ئا بنووسی باشە بە ژمارەکان دادەنێەوە وڵامەکەت بۆ دەردەچێت فکرەکە دووبارەیە بەس شێوەی تەنەکە گۆڕاوە لێرە دەڵێ لولەیەکی پتە 1/2 m r2 سیاری 23 ساری 23 دەڵێ خولێنکەیەکی بازنەی ئەو پرسیاری کە تاسوونی گەشتینەوەرە خولێنکەیەک بازنەی ئاسۆیی بارستایەکەی ئەوەندەیە باشە نیوەتیرەکەی ئەوەندەیە خولێنرایەوە بەهۆی چی ڕاکێشانی پەتێک کە بە لێوارێکە بەسڕە زەبری پێویست بۆ خولانی خولێنکەکە وەستانەوە چەندە زەبری دەوێت زەبرمان دیار نییە لە وەستانەوە کە دەڵێ لە وەستانەوە واتە گۆشە خرای سەرەتام چییە سەفرە بۆ ئەوەی گۆشە خێرایەکەی بێتە ئەوەندە یعنی ئەو گۆشە خێرایی چییە گۆشە خێرایی کۆتایە باشە لە ماوە چەندیش لە ماوەی دووسێکە هەموو شتەکان دابنێ بەڵام ئاگادار بە شێوەی تەنەکەمان چێ خولێنکەیە خولێنکە 1/2 ماڕتاندوێ یعنی ڕێک ئەتۆ دەتوانی ئاوی بابە ئەو یاس ئاسڵەکەیە دەتوانێت ئەتۆ ئاو بنووسی وەکو ڕێگایەکی خێرا بۆ خۆت 1/2 m r2 ناکەوانەی وە لێرە دەنووسی چی گۆشە خێرایی کۆتاکەم گۆشە خێرایی سەرەتا لەسەر دڵقاتی بەس دادەنێەوە ژمارەکان دادەنێەوە بارستای دادەنێەوە نیوتیرە تواندوو گۆشە خێرایی کۆتامان 3.4 گۆشە خێرای سەرەتامان سەفرە کاتەکەشمان دوویە هەر یەک لەوانە بەجیە جارانیان دەکەی ئەنجامدا دەکات چەندەکە 620 نیوتن مەتر زۆر ئاسانە قوتابیانی ئەزیزی من دێنە سەر شێوازی پرسیاری وزاری لەسەر پرسیارانە لەسەر شێوازی وزاری باشە هەر ئەو پرسیارانەی کە تازەشی کارمان کردن بەو شێوە بۆ دێتەوە بەڵام زۆر جاران هەندێک وردە شتی تێ دەکەن تەلەبە دەبێت زۆریە هەبێ تاشا دەڵێ لێکی پتە و ڕێک بارستایەکە 32 کیلۆگرامە ئەو بارستای بەس ئەلێرە ئەوە دەزانی ئەوە نیوەتیرەیە ئەوە نیوەتیرە نییە کوڕە ئەوە تیرەی داوە ئەتو دەبێت تیرە چۆن دیکێ نیوەتیرە دەڵێ تیرە دا بەشی دوو یان ئەو ژماری کە دایە دا بەشی دووی دەکەی باشە ئەگە گۆشە تاودان لولەکە بە دەوری تەوەرەکەیدا گۆشە تاودانیشی داوە ڕێکە دەکە 0.25 ڕاب بەسە 3 کەندوزە زەبری کاریگەر لەسەر لولەکە چەند یعنی شتەکە زۆر ئاسانە ڕێک ئەو یاسای بەکاردێنی فۆرما زەبر یەکسانە بە ئای باشە جارانی ئەلفا ئەو ئایا ئەتوی دۆزیەوە یاساکەت بۆ دەنووسم بەس ئەتو بۆ خۆت حەلیکە باشە بۆی متمانەت بەخۆ زیاد بێت لولەکەکە بەخۆی زەی بارنە گۆڕەکەی داوە چەند 1/2 m r2 لێ دەنووسی 1/2 m r2 باشە جارانی گۆشە تاودان ئەوە تەیە ئەوە شتەیە بەس جاران هیچی تێدا نییە بەس ئاگادار بە تیرەی دەکەیە نیوەتیرە دەڵێ بەتانەیەک لەوانەی خوارە و ڕاست نییە بۆ دۆزینەوەی ڕاست نییە وەرە چاوە 6/6 نییە دەزانم ئەوەندە چاوان بسوڕێنی بەولا بەولایدا دەڵێ ڕاست نییە داخەتە بیبینە بۆ نایبینی ڕاست نییە ڕاست چێ زاوە ئەوە دیخوێنێتەوە یەکسە خۆی پێدا دەدا ئەوی دەبینی ئەوی دیتووە یەکسە خۆی پێدا دەدا وەرگەڵە ڕازە جاگە لە ئیمتحان دێتە دەبڵێ یەکی بەخۆیدا دەدەڵە وەڵڵە نەمدی کوڕە نایبینی بە ئێستا بیبینە دەی چی هەر ڕاست نییە مامۆستا وەڵڵاهی ئەوەم دیوە ئەوەشم دیوە ئەوەش تاوە ئەوە نەمدیوە ئەو شکڵم نەدیوە هەتا
ئەوە ڕاست نییە ئەو یاسای گۆشتە وژمە ئێڵ یەکسانە بە ئای ئۆمێگا ئەوەش ڕاستە چی ڕاست نییە ئەو ڕاست نییە باشە ئەگەر زەبری بارنەگۆڕی تایەک پاسکیلێک ئەوەن دەبێ و گۆشە خێرایەکەشی ئەوەن دەبێ ئایا زەبری پێویست چەندە بۆ وەستانی تایەکە لە خولانەوە لە ماوەی نافیشتە وەڵڵاهی دەڵێ زەبری پێویست بۆ وەستانی هەڕێک ئەوەی بەکاردێنیەوە جەباسی تایە دەکا بارنەگۆڕ تایە پاسکیلێک زەبری بارنەگۆڕەکەشی داوە ئەی بەخێرەیە وەڵڵاهی ئەگەر نەیزانی حەقیە پێشی چاکت هەیە ئەوەی بەکاردێنی کوڕێمە ئەوەی داوە ئەوەشی داوە ئەوەشی داوە ئەوەشی داوە ئەفتاوای زەبرەکەت لێ دەکات زەبرەکەی دۆزی دوور لە کەمانی و تیرانێ لەسەر لێژەی خولۆردەمە و تازەشی کارناکەن ئەو پرسیارە بابەکەم باشە کوتمان دەبێتە چەند دوو ئەوەندە جا با بە دیوی دووەمیش پێت بڵێم بۆی ئەگە بە دیوی دووەمیش بۆ هاتەوە تاشاکە لەبەر ئەوەی بارستایی یەکەم گەورەترە لە بارستایی دووەم کاتە زەبری یەکەمیش گەورەترە لە زەبری دووەم زەبری یەکەم بە چەند گەورەتر لە زەبری دووەم بە دوو ئەوەندە زەبری یەکەم دوو ئەوەندە گەورەتر لە زەبری دووەم ئەدی زەبری دووەم دەکات چەند ئەوەندەی زەبری یەکەم دەکاتە نی ئەوەندەی زەبری یەکەم نەوەک مامۆستا پرسیارەکەت بۆ بگۆڕێ باشە بابە ئاسانە یعنی بە هەردوو دیوەکان تۆ دەتوانی بیزانی پرسیاری چکە دەین لە پرسیارە گرنگەکان ئەوش پرسیاری سینوی پێداچوونەوەی گشتیە کە پرسیارێکی زۆر نازدارە لە کاتی سەپاندنی هێزێک بۆ خولانەوەی تاین ئەو ساڵ پرسیارێک لە فکرێک لەسەر ئەو پرسیاری هاتبۆ بابە ئاگادار بن لە کاتی سەپاندنی هێزێک بۆ خولانەوەی تایەک بەر ئەنجامی ئەو زەبرانەکە لە هێز سەپێنراوەکە و هێزی لێخشاندنەکە پێدادێ بە دەوری تایەکە 36 میتر ئەوە زەبرە باشە هێزەکە تا ماوەی 6 سێکە سەپێنرا یعنی ئەوە کاتی یەکەمە ئەمەش گۆشە خێرایی تایەکە لە 0 بوو بە 12 یعنی ئەو گۆشە خێرایی سەرەتایە ئەو گۆشە خێرایی چێک کۆتایە بەرز بۆ پاشان هێزەکە لەسەر تایەکە لابرا تا تەماشا تەبینەکە ئەلێرەدا ئەوەیە بنووسە لەکە خۆت هەر کاتێک دەی بابە هەر کاتێک تەنێک لە خولانەوە بوو باشە هێز لەسەری نەما لە کاتی خولانەوە ئەوە گۆشە خێرایی پێچانە دەبنەوە ئەو تێبینێ بزانە پرسیارەکەت زانیوە باشە زۆر ئاسانە بابە پاشە هێزەکە چە تایەکە لابرا کە لابرا ئەوە دەبێتە کاتی چەندەم دووەم گۆشە خێراییەکانێکی نەداوە بەڵام ئەوە دەبێتە کۆتا ئەو دەبێتە سەرەتا بۆ حاڵەتی دووەم کە پاش هێزەکە نەما داوای پرسیارەکەی دەڵێت زەبری بارنەگۆڕی تایەکە چەندە زۆر ئاسانە تەماشاکە تۆ خۆ دەتوانی من لەناو مەرزەمەکەیدا جەدوڵێکم بۆ قوتابیانی عەزیز کردبوو جاری یەکەم کاتی زیادبوونی گۆشە خێرایی گۆشە خێرایی سەرەتا 0 گۆشە خێرایی کۆتا 12 باشە ڕاد بەسەر سێکەند کات چەندە کاتەکەمان 6 سەکەندە باشە گۆشە تاودان لێرە نیمانە گۆشە تاودان مەزتوان بیدۆزینەوە باشە نیمانە زەبرشی داوە زەبرەکەما چەندە زەبرەکەما 36 نیوتن متر لە جاری دووەم کاتێک کەمبوونی گۆشەخواتەکە هێزەکەی لەسەر نەما ئەو کاتە دەڵێن چی ئەلێرە دەڵێ ئۆمێگا فاینەڵ 0 باشە ئۆمێگا ئینیشەڵ دەبێتە چەند دەبێتە 12 ڕاد بەسەر سێکەند و لێرە کاتەکە دەبێتە چی کاتەکە لێرە چەندە 65 سێکەندە باشە بەس کاتەکە لێرە چەند بوو کاتەکە لێرە 6 سێکەند بوو ئەوجا ئەتۆ کەوتە دۆلە دروست کرد بۆ خۆ دی دراوەکانی خۆ دەدۆزیەوە تاشاکە دەڵێت زەبری بارنەگۆڕ تایەکە چەندە ئەتۆ لێرەکان ئەو شتانەت هەیە ڕێک دەتوانم زۆر باساییم دۆزم دەڵێم زەبر یەکسانە بە چی ئای دەڵتا ئۆمێگا بەسەر دەڵتا تی زەبرەکەت هەیە ئەتۆ ئەو زەبرەت هەیە بابەکەم زەبرەکەت هەیە مادام زەبرەکەم هەیە ئەتۆ زۆر باساییم توانم پرسیارەکەشی کارکە تاشاکە دەڵێ چی زەبرەکەم 36 لێرە دەمسم 36 ئایەکەم نییە زەبری بارنەگۆڕ داواکراوە گۆشە خێراییەکە 12 هەیە 0 کەم بڵێن 12
کەمی سەفر دابەشی چەند 6 کەواتە دەڵێن 36 یەکسانە بە ئای ئەوەش دەکات 12 دابە 6 دەکات چەند جارانی 2 دەکات هەردوو لە دابەشی 2 دەکەی باشە کەواتە لێرە ئای دەکات چەند دەکاتە 8 کیلۆگرام مەتر دووچەند ئەودا پێ زەبر باڵمەگۆڕێ لە لەقی بای بچارەکە دەڵێت زەبری هێزی لێخشاندن دۆزەوە کە دەڵێت زەبری هێزی لێخشاندن دۆزەوە ئێرەیە باشە دەڵێن چی دەکاتە ئای نفسی شت دەڵتا ئۆمێگا بەسەر دەڵتا ئەو ئای کە لێرە دیتمانەوە لێرە دادنێ باڵە کاتە دەڵێن چی دەکاتە 18 جاران ئۆمێگاکە چەندە بۆشە خێرایەکە 0 کەم 12 دابەشی 65 یاڵا بەکاری بێنە 12 دابەشی 65 کە جارانی 18 دەکات چەند دەکاتە دژە زەبر و دژە زەبرەکەی من دەبێت نیشانەکەشی عکس دەبێتەوە باشە کوڕی من 3.32 بڵین نیوتن مەتر ئەس بەچی بە سالب بۆ چونکە دژە زەبر ئارسەکە عکسی چیە زەبرە ئەو بۆ خۆشی سالب دەمێنێتەوە دەڵێ ژمارە ئەو خولانە بۆ بۆزەوە ئەو جارە کە دەڵێ ژمارە خولەکانە بۆ بۆزەوە بابا یعنی چی ژمارە خولەکانە بۆ بۆزەوە واتە ثێتا باشە ئەوتی هەڵکێشی ئەو پرسیارە هەڵکێشی بەشی یەکەم و دووەمە لێرە چیاسایەک بەکاردێنی دەڵێ ثێتا یەکسانە بەچی 1/2 ئۆمێگا ئینیشەڵ ئۆمێگا فاینال دەڵتا تی باشە ئەتەن ئەو یاسایی بەکاربێنی باشە ئۆمێگا ئینیشەڵ تۆ دەزانی ئەو بە ڕیڤیشی دێ ها جار یەکەم جار بێت بەڕابی دۆزە جدیکە ڕیڤ دەڵێ دەڵتا ثێتا دەکاتی 1/2 ئۆمێگا ئینیشەڵت چییە سەفرە ئەدی ئەو فاینال 12 جارە کاتەکە 65 کۆی چەندی دەکەی بابە 65 کۆی 6 دەکەی هەردوو کاتەکەی بەکاردێنی بڵێن 65 کۆ 6 دەکات چەند دەکات 71 باشە یعنی دەکاتی دەکات دەڵتا ثێتا دەکات 0.5 جارانی 12 جارە 71 جارانی 12 جارانی 0.5 دەکات چەند دەکاتە 426 بەچی بەڕات 426 ڕات ئەگە بکەینە ڕیف دابەش چەند دەکەی دابەشی 2 پای دەکەی کاتێک ڕادی بکەی ڕیف دابەش چەندە دابەش 2 پای باشە دەکات چەند دەکاتە دەڵتا ثێتا بە ڕیف دەکاتە 67.8 کەواتە دەکاتە 68 ڕیف باشباری من ئەو شێوە دەتوانێت وەڵامی خۆت بەدەستبێنی قوتابیانی ئازیز بەڵام ئاگادار بە بۆ خۆشی لە پرسیارەکەی لە قیجیندا دەڵێت لە ماوەی 71 چرکەدە یعنی هەردوو کاتێکی کۆکیەوە مەقصدمان ئەوەیە قوتابیانی ئازیز بەو شێوازە دەتوانێت پرسیارەکەت وەڵامی بدەیەوە و ئەوەش شازی وزاریەکەیەتی کە هاتبوو لە تاقیکردنەوەی وزاری باشە لە 2020 هاتووە ئەوەیان نەفسی وەڵامە یعنی نەفسی شاز بەکاربێنی بەس چییە زەبری داوە لێرە زەبر یەک بەشی داوا دەکە باشە هێزەکە ئەوە کاتە باشە بەمەش گۆشە خێرایەکەی ئەو گۆشە خێرایی سەرەتایە ئەو گۆشە خێرایی کۆتایە لە ماوە 65 سێکەند دژە زەبری بێ باشە لە پاشان هێزەکە لەسەر تاکەلا برا و دوای 65 سێکەند زەبری هێزی لێخشاندن چەندە ئەوە تازە دیتمانەوە لێرەکانە زەبری هێزی لێخشاندن تەماشاکە کە دەڵێ زەبری هێزی لێخشاندن بە فەنێکی تایبەتیش بەکاربێنە زەبری کە دەڵێ زەبری هێزی لێخشاندن یعنی دژە زەبر دژ زەبر باشە کە دەڵێن دژە زەبر عکسی ئارسەکەی پێچوانی زەبرە کاتی دەبێت سالب بێت ئەوە هەو نییە ئەو شەو نییە ئەو دوو دەمێنێتەوە لەو دووە وەڵامی ڕاستەکەی ئەوی کە لەسەر شکارمان کرد بوو وەڵامی ڕاستی بوو لە پرسیاری چل قوتابیان ئەزیز پرسیارێکی زۆر گرنگە پرسیارەکە دەڵێت چی بابە دەڵێ پەتێک بەسەر خولەکەیەک کە پڕ دەبێت کە بەدەوری تەورێکی جێگیردا دەخولێتەوە بەهۆی بارستاییە کە خولۆکەکە و هێزی لێخشاندن یانە پەتەکە خولۆکەکە فرامەشکراوە هێزی گڕژی دوو لای پەتەکەدا یەکسان نابێت مەقصدمانەوەیە ببوون هێزەکان یەکسان نابێت باشە ئەگەر هێزی گڕژی لەیەکی لە لایەکانی 120 نیوتن بێت و هێزەکەی کەشیان چا بێت 100 نیوتن یانە تۆ خلێرە خولۆکەیەکت هەیە بابە ئەو خولۆکەیەک پەتێک گەڕە شۆڕ بۆتەوە ئەو پۆتە ئەو پەتە لە هەردوو لای دوو هێزی هێکای تێکردە 120 نیوتن بە 100 نیوتن و نیوەتیرەی ئەو خولۆکەیە لە چەقۆ بۆ ئێرە نیوەتیرەکەی چەندە نیوەتیرەکەی 0.81 مەترە باشە هێزی یەکەمی داوە 120 نیوتنە و هێزی دووەمیشی داوە 100 نیوتنە و ئاڕیشی داوە
ئارەکە 0.81 مەترە و لە هەمان کاتیشدا داواکاری چیە گۆشە تاودان دۆزینەوە گۆشە تاودانی خولۆکەکە هەژمێر بە تۆ دەزانی بێگومان یاسای دومی نیوتنە جوڵی بەخول بەکاردێ لێ زەبر لەبەر و زیاتر هێزێکمان دەڵێن بەرئەنجامی زەبر یەکسانە بە سەیر بارنەگۆڕین گۆشە تاودان باشە ئەوە زەبر طبعا ئەو پرسیارە قوتابیان ئەزیز هەردوو مەرجەکەی هەردوو یاسای زەبر بەکاردێنی باشە چونکە هێزی شەیە بەڵام تۆی ئەزیز ئاگدار بە ئار لێرە دەوری باسی خولانەوەش دەبینێ یعنی دەڵێ چی بابە دەڵێ بەرئەنجامی هێزەکان جارانی دی کە ئارە یەکسانە بە چی باسی خولۆکەی کردووە خولۆکە دەکات یەک بەسەر دوو ئێم ئارتاندوو لەبوو خۆی دەنووسی بۆی ئێرەیە گۆشە تاودانەکەشە دیار نییە وەک پێم گوتی ئەو دیە دەوری ئاڕش دەبینێ با هەر بۆت ئاسان بکەم لێرە بۆ شێوەیە تاشە لێرە گوتمان بەرئەنجامی زەبرەکە ئەوە جارانی ئار لێرە ئار دەوری دی دەبینێت دەوەتە دەوری باسی خولانەوە دەبینێت ئەوەشمان لەبەر و باسی خولۆکەی کردێت بەسەر ئێمارتان ئەو ئار لەگە ئەو ئاڕێ دەڕوە باشە چ دەمێنێتەوە بەرئەنجامی هێز یەکسانە بەچی 0.5 جارانی ئێم جارانی ئار جارانی ئەلفا ئەتۆ ئەلفات دەوێت ئەگە ئەلفا بدۆزیەوە ئەوەی لەگەڵ نەزانراستە بن کەرتەکە یعنی 0.5 جارانی ئێم جارانی ئار ئەوی کەش بۆ سەرێ بەرئەنجامی هێز یعنی چی بەرئەنجامی هێز یعنی هێزی دووەم کەمی چی هێزی یەکەم چونکە ئارەسەکان پێچوانی یەکەم هێزی دووەممان چەندە 120 کەمی چەند 100 لە خوارێ 0.5 جارانی بارستایەکەمان چەندە بابە بارستایەکە 2.1 جارانی و ئارەکەشمان چەندە ئارەکە 0.81 گەرم من مامۆستا شەک نەبێ باسان توان شیکاریکەی شتی وایە ئەوجا قوتابیانی ئەزیز لێرەکاندی دابەشان دەکەین دەڵێن 120 کەمی 100 دەکاتن دەکاتە 20 دابەش کەوانە 0.5 جارانی 2.1 جارانی 0.81 دەکات چەند دەکاتە 23.5 بە نزیکی گۆشە تاودان دەکات چەند دەکات 24 ڕاد بەسەر سێکەن دوجا زۆر باسان توان شیکاری بکەین پرسیاری چکە لە پرسیارەکان ئەوش ئەو پرسیارەیە کە زۆر نازدار ئەوە شیان لێرە هەردوو یاسا ئەو دوو پرسیارە هەردووچیان هەمان یعنی هەردوو یاسای هێز بەکاردێن هەردوو یاسا هەرە پاسکە سوارێک هێزێک بەکاردێنە بڕەکە چ نیوتنە ئەوە هێز باشە دەخاتە سەر پایدەرێک کە 0.15 مەتر دوورە باشە بە تەوری خولانەوە تایەکە کە دەڵێت تەوری خولانەوە دوورەوەتە ئەوە دی نیوە تیرەی تایەکەمان 50 سانتیمە ئەوە دابەشی 100 دەکە هەر لە جێ خۆی کاتە نیوەتیرە دەکات چەند دەکات 0.5 مەتر ئەگە خێرایجی گۆڕی پاسکیلەکە بکاتە ئەوەندە ئەو ڤیە باشە پاش 3 سێکەند ئەوەش کاتە لە سەرەتای جوڵەکەەوە لە وەستانەوە مادەم تی وەستانەوە کاتە ئەو ڤی فاینەڵە کاتە ڤی ئینیشەڵ سفرە ئۆمێگا ئینیشەڵش سفر چونکە لە وەستان دەچی بە جوڵەکە بووە زەبری بارنەگۆڕی تایەکەی زەبری بارنەگۆڕی تایە ئەو دراوەکەمان هەموو نووسی طبعا تۆ دەڵێ مامۆستا زەوی بارنەگۆڕی مادەم باسی تای کردو دەکاتە ئێم ئارتات باشە ئەتۆ قەینە ئەوە نووسی کو ئێمە تەیە هەتا ئێدە بڵێ یاخر چاوەکەم دەبی بڵێ حتا حد یەکسا خۆڵ قسێنی نیتە بارستایت نییە نەچی ئەوی بە بارستای تێبگەی کوڕەوە سانتیمەترە چاوەکەم باشە نیمە کاتە ئەوە ناکەن ئەی چ بکەم دەڵێم مامۆستا ئەو یاسای بەکات زەبر ئەتۆ دەزانم کۆڵ نادەی دەتوی هەر وەڵامەکەی بەدەست بێنی جابوویە تۆ یاساکان دەزانی دەڵێ مامۆستا ئەوی بەکاردێنم ئای ئەلفا ئەی ئافر تەواوە هەر بژی ئەو یاسای بەکاردێنی زەبر یەکسانە بە ئای ئەلفا باش ئەگە ئای بدۆزینەوە دەبێتە چی دەبێتە زەبر دابەشی گۆشە تاودان ئێستا ئەتۆ وەرە زەبری با زەبر و گۆشە تاودان دۆزەوە لێرە دابنەوە زەبری بارنەگۆڕی خۆت دۆزەوە با بێنە زەبر و دەست پێ بکەین ئەگەر ئەمە زەبر دۆزینەوە زەبر دەکاتی دەکاتە ئف دی ساینی سێت وانە زەبرەکەی دەنووسین ئفمان هەیە بابا ئفەکەمان چلە بڵێ جار ئەی دیەکەمان 0.15 گۆشەکەشی نەداوە ئەتۆ خۆشببی کاتە دەڵێن چل جارانی 0.15 دەکات چەند دەکات 6 کاتە زەبرەکەمان دەکاتە 6 نیوتن مەتر ئەوە یەک ئەوەم دیتەوە دەمێنێتەوە چێ گۆشە تاودان گۆشە تاودان ئەتۆ یاسات هەیە کوڕی من باشە گۆشە تاودان یاساکەی چییە دەڵێ دەکاتە مامۆستا گۆشە خێرایی کۆتا کەم گۆشە خێرای سەرتا بەسەر کات وایە کاتت هەیە بەڵێ گۆشە خێرای سەرتام هەیە بەڵێ تەنها گۆشە خێرای کۆتات نییە
ئەوی چۆن دۆزمەوە دەڵێ مامۆستا گۆشە خێرای ئەگە بدۆزینەوە دەڵێن v دابەشی r وایە باشە vەکەمان چەندە 2.25 2.25 ئەدی ئاڕەکەت 0.5 باشە کەواتە دەڵێن چی دەڵێن 2.25 دابەشی 0.5 لەکسەر دەکات 4.5 دەڵێن کەواتە ئەمەوە گۆشە خێرایی کۆتایە مکتۆن گۆشە خێرای سەرەتا دەکات سەفر سەرەکەم نیشان کردی کاتە گۆشە خێرایی کۆتا دەکات چەند دەکاتە 4.5 ڕاد بەسەر سێکەم ئێستا ئەو ژمارەیە ئەوە لەگەڵ ئەوە باشە هەردووچیان ئەوەی دێنی لێرە دادەنێەوە گۆشت تاودانی کە دۆزینەوە لەگەڵ ئەو پێک و لێرە دادەنێەوە یعنی بە کورتی پوختی گۆشە تاودان دەکاتە چی بابە گۆشە خێرایی کۆتامان دیتەوە کردێت چەند 4.5 گۆشە خێرایی سەرەتا چەند بوو 0 کاتەکەشی بۆ خۆی داوە کاتەکە چەندە سێکەن لێرە دەنووسی سێ کاتە گۆشە تاودان دەکات چەند 4.5 دابەشی سێ دەکات چەند 1.5 ڕاد بەسەر سێکەن دووجە ئێستا باپیرم ئەوە یەک ئەوە دوو وەر هەردووچان ئەلێرەدانێ لەو یاکەشێ ئەو باشە کەواتە دەڵێن چی دەڵێن زەبری بارنۆگۆڕین دەکاتە 6 دابەشی چەند 1.5 6 دابەش 1.5 کەین دابەش 1.5 دەکات چەند دەکاتە 4 کاتە زەبری بارنۆگۆڕین دەکات 4 کیلۆگرام مەتر ئەو شێتە وەڵامەکە خۆت بەدەست پێێن تابیانی ئەزیز دەزانی ئەو پرسیارە کە ئەو مخوتۆم کرد دەتوانیت یەک هەنگاو شیکاریکەی یەک هەنگاو زۆر بە ئاسانیش باشە بەڵام ئەتۆ ئەمە نامەوێت پێت بڵێم دەتوان بێک هەنگاو شکار دەکی و پێشت نەڵم نە مەقسەدم ئەوە نییە بەبەستم ئەوەیە ئەتو دایم ڕێگای زانستەکە بگرە بەر ڕێگای زانستەکە زەبری بارنۆگۆڕینم دەوێ چیم پێویستە زەبر و گۆشت تاودان زەبرم دۆزیەوە گۆشە تاودانیش دۆزمەوە هەردووکان دێنم دادەنێمەوە هەرەوەندە بەخوا بێک هەنگاو شکار دەکە ئەو پرسیارە باشە با بین تابیان پرسیاری چکە لە پرسیارەکان پرسیاری 38 کە رەویزاری هاتوتەوە پرسیاری 38 کە پرسیارێکی زۆر نازدارە بەڵە بارستایەکمان هەیە 12 کیلۆگرام ئەو بارستای 12 کیلۆگرام بەسەر خلۆپەیەک دەپەر دەبێت نیوەتیرەکەی 10 سانتیم یعنی دەکە 0.1 مەتر تاودان و بارستایەکە بەرودامین لێژێکەیە ئەوە تاودانی بەهێڵە وا دابنێت تەوەری خلۆکەکە ڕوولێژەکە ساف یان خۆکەی ساف ئەو لەسەر ئەو ڕسمێت جا دەدەی و پرسیارەکە دەتەوە باشە چەند داواکاریەکی هەیە یەک لەوانە دەڵێ هێزی گڕژی پەتەکەمە بدۆزەوە دوای دەڵێ زەوی بارنۆگۆڕی خولەکە بدۆز داش دەڵێ گۆشە خێراییەکەم بدۆزەوە ئەمە شەر هەمووانت بۆشی کار دەکەین تا شاکە بەس ئاگادار بە لێرە تێنەکەین کە دەڵێ هێزی گڕژی پەتەکەم بۆ بدۆزەوە بابە ئەو بارستایە هێزێکی هەیە بۆ خوارێ بە ناوی چییە بە ناوی FG کێش ئەوەشی تەڵەیە بۆ دوو پێکەنەر FG بۆ ساینی سێتە و دانیش گەشمان هەیە ڕوو لە خوارەیە FG ساینی سێتە ئەو هێزێکە لە پەتەکەشدا دروست دەبێت ئاگاداربی ناوی چییە ناوی FT ئێستا ئەتو دەی چ دەکەیت دەڵێن بەر ئەنجامی ئەو هێزانە یەکسانە بە MI FT دەکاتی FG دەڕوو لە سەرەیە دەڵێ FG ساین سێتە کەمیی FT و یەکسانە بەچی MI ئەو FGە دەکاتە MG ساین سێتە کەم FT یەکسانە بە MI وەرە دراوەکان دابنێ بابە ئێمە کات هەیە نەچی داهێنانە بە ئێمانە بڕۆنە ئەشتیوامان نییە بابە بەڵێن 12 جارانی 9.8 جارانی ساینی گۆشەکەمان چەند دەلێرە داوێتی گۆشی چەند 37 لێرە دەنووسی 37 کاڵی داخۆ کەم FT چەندە لە پرسیارەکە FTمان نییە دەمانەوێت بیدۆزینەوە ئێمەکەمان چەندە 12 جارانی چەند دوو ئەتۆ ئەوە دەکات چەند بە حاسبی بیکەین دەڵێن 12 جارانی 9.8 جارانی ساینی 37 دەکات چەند دەکاتە 7.8 باشە 84 بڵین کەمی چی FT یەکسانە بە چەند 24 ئێستا ئەوە ئەتە FT دۆزیەوە باشە ئەو دێتە ئەو بەری
کەواتە دەڵێن FT دەکاتە 7.84 کەمی چەند 24 کەمی 24 بکە لە ئەنجامدا دەکات 46.8 کەواتە FT دەکات چەند بابە 46.84 نیوتن ئەوە هێزی گڕژی پەتەکەیە باشە دەی ئەگەر ڕسمێکی دەگری بیگرە بۆی بتوانین داواکارەکانی کەش بۆ هەڵکەم زەوری بارنۆگۆڕی خولۆکەکە ئاگادار بە خولۆکە ڕاستە دەڵێن مامۆستا زەوی بارنۆگۆڕی خولۆکە دەکاتە MR2 یەک بەسە دووشی لە پێشێ بەڵام ئەو بەکار نایە ئاگادارە بابە چونکە تۆ پارێستاییەکە هەتە ئیوی نییە چۆن بێن پرسیارەکە شکار بکەین دێن دەڵێ مامۆستا زەوی بارنۆگۆڕیەکە گە بدۆزینەوە چۆنی دۆزیەوە دەڵێن زەبر یەکسانە بە ئای ئەلفا باشە زەبرەکە دەکاتە FT جارانی R ئەوەشان دەکاتی نیمانە گۆشە تاودانەکەش ئەوە دەکاتە AT بەسە R ئێستا گە زەبر بارنۆگۆڕیم دۆزینەوە دەڵێن FT جارانی R توانی 2 بەسە AT باشە یان تۆ دەتوانین بە جیادانێەوە دەری بێن دەناتوان ڕێک بێ خۆتوە شیکاریکەی کەواتە FT-یەکەمان چەند دەرچوو بابە 46.84 جارە ئارەکەت لە پرسیارەکەت هەبوو 0.1 توانی دووە باشە ئەیتیەکەشە دووە وەرە بێ خۆتوەتوان ڕێک شیکاریکەی دەڵێ چی جارانی 0.1 توان دوو دەکەی FT-یەکەی باشە دابەشی دوو بکە ڕێک دەکە 0.234 0.234 کیلۆگرام مەتر توان ئەوە ئەویشمان دیتەوە ئەوە زەبری بارنۆگۆڕیەکەی لە لەقی جیمی پرسیارەکە دەڵێت چەمە دۆزەوە دەڵێت گۆشە خێرایی خولۆکەکە دوای دووسیەکان یعنی ئەومان تیمان هەیە لە دەستکردنی بۆ جوڵا لە وەستانەوە کە دەڵێ وەستان یان ئۆمێگا ئینشەڵەن چیە سەفرە یعنی بابە ئۆمێگا ئینشەڵە سەفرە ئۆمێگا فاینەڵی دەوێت و لە هەمان کاتدا ئەلفاکەمان دەبێت بدۆزینەوە کە دەکاتە ئەی دابەشی R ئەیەکەمان چەندە 2 دابەشی 0.1 دەکەین دەکاتە چەند 2 دابەشی 0.1 دەکاتە 20 پاشمان 20 با کام یاسا بەکاربێنین لە چوار یاسایەکەی بەشی یەکەم دەڵ ئۆمێگا فاینەڵ ئۆمێگا ئینشەڵ کۆ ئەلفا دەڵتا تی چەند ئاسانە بابە وەرە ئۆمێگا فاینەڵ دۆزەوە ئۆمێگا فاینەڵ دۆزەوە کە گۆشەخێرایی کۆتای داوا دەکات ئۆمێگا ئینشەڵ سەفرە کۆ ئەوەت چەند دەچوو 20 جارە کاتەکە لە پرسیارەکەی داوێتی ئەو کاتی کە دایەتی چەندە لێرە لە ماوەی دوو چرکە جارانی دوی دەکەیت کاتە دەکاتە 40 ڕاد بەسەر سێکەند ئەوەش وەڵامی پرسیارەکەت باشە لە کۆتاییدا پرسیارەکە ئەو پرسیاری کە هاتووە لە ویزاری بۆ شازە بۆ دوێنەکە دەداتێ ئەوە شازی ویزاری پرسیارەکەیە و داوای چی لێ دەکات داوای زەبری بارنۆگۆڕی لێ دەکات ئەمە دۆزیمانەوە زەبری بارنۆگۆڕیەکەی بەنزیکی دەکاتە دەتوانێت بڵێن ئەوە دەکات باش بابە نزیکی ئەو وڵامەت بۆ دەردێ تابیانی ئەزیز وڵی دەبێت شیکاری بکەین بۆ وەڵامەکەی ئەوان دەبێت شیکارێکی بۆ وەڵامەکەی شەرت نییە 0.24 دەرچێ دەبێت شیکاری بکەین باشە شیکارکردنەکەشی ئاسانە بارستایەکە تێ بە هەر شیکارێکی نێکزاری وان لە ویزاریە یعنی پرسیاری 38 بە شێوازی ویزاری هاتوتەوە ئەوە شێوازی ویزاریە باشە پارستایەکی 10 کیلۆگرامی هەیە وەکەوەمە ئەوەی سارێ ئەمە پرسیاری سەرێکە شکارمان کرد تەنها پارستایەکی گۆڕە لێر 12 کیلۆگرامە هەلەوەیان کردوێتی چەند 10 کیلۆگرام پێی چی دەکەی ئەتۆ ڕاستە خۆ بامە شیکاریکەین ئەگە FT دۆزینەوە ڕێک دەڵێ چی دەڵێ MG ساینی سێتە کەمی چێ MG ساین سێتە کەمی MI باشە ئەمەکەمان چەندە دەیە جارانی 9.8 بکە جارانی ساینی هەر گۆشەکەی سەرەدایەتی گۆشەکەمان هەر دەبێت 37 بێ دەکات چەند دەکاتە 59 باشە یعنی FT-یەکە 59 ئێرە دەنووسین 59 کەم دوو جاران تاودانەکەشی داوە بارستایەکە دەیە دوو جارانی دا کە بارستایەکە دەیە و تاودانەکەش دوویە جێ گۆڕچێمان پێکردو کێشە نییە کەمی 20 بکە
دەکات چەند دەکات 39.03 بۆ FT دەکاتە 39.03 نیوتن. هێزی کڕژەکە دیتەوە بەڵام ئەتو داواکاریەکە چێ با بەکەم داواکاری پرسیارەکە زەیر بەرنەگۆڕیە لێرە یاسایەکەم بۆ نووسی ئاڕاستە دەتوانی بیکەی ئاکسەر بنووسە FT جارانی ئارتوان2 جارە دا بەشی ئەو ڕێگایکی خێرایە و تازەش پێ گوتی باشە جارانی ئاڕەکەمان چەندە لە پرسیارەکەی 0.1 توانی 2 باشە سێ دەبێ وەڵامەکەش نەفسیش دەرچێتەوە تاودانەکە چەندە 2 دەکات چەند دەکاتە 0.19 باش بە هەلمان کرد نفسی وەڵام دەرنەدەچووە وەڵامی ڕاست ئەوەی با بەنزیکی دەکاتە 0.2 بازار بڵێن 0.19 هەڵبژاردنەکە 0.19 تابیانی ئەزیز لێرە کۆتایی بەوانەکەمان دێنین تا وانەی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم